سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ لە جوێکی باراناویدا ڕێکخراوی داکۆک یادی شەیدی نان و ئازادی مامۆستا هێرش کردەوە. وەکو دەیبینن لەم جۆ بارانایەدا هەموو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئامادەن لێرەدا بەداخەوە 6 ساڵ بە لە ئێستا و بەدەستی میلیشیاکانی حیزب کۆمەڵێک گەنجی ئەو وڵاتە شەهید کرا. ئێستا گەل ئێوە دەناسێ و دەزانێت چەند مایە پوچن، دەزانێ ئێوە دوو دیوی پولێکی قەڵبن، بۆیە هاتوون جووتێترتان قوت کردەوە بۆ گیانمان. دڵنیا بن، زۆر دڵنیا، گەل هۆشیارە، دەزانێت دز هەر دزە، وەستا بێ یاخود شاگرد، گورگ هەر گورگە، زەرد بێ یاخود. دەبێت دەسەڵاتی کوردی شەرمەزار بێ بەرامبەر بینینی ئەم دیمەنەکە هاتنەتە بێرمیگان لە شاری بێرمیگان کۆبوونەتەوە و دژی ئەو دەسەڵاتی ئێستا لە بەردەمەم بارانە ئەمە دڵسۆزیە و چالاکوانانە و ئەو کوردانە دەرەخاکە لەم وڵاتەدا دەژین و دشی دەسەڵاتی مافیاگەری یەکێکی پارتین لە هەرێمی کوردستان. وڵاتی حکوومەت هەرێمی کوردستان لە بریەوەی هاوکاری هاوڵاتیانی بکە بۆتە لایەنێکی ڕەشەکاری ڕاستەوخۆ بۆ هاوڵاتیانی هیچ کاتێ ناتوانێت بیان پارێزن نەفرەت لە یەکێتی و پارتی، نەفرەت لە بنەماڵەی بەرزبانی. هیچ دەسەڵاتێک لە مێژووی عێراقدا بەقەدەر ئەم دەسەڵاتە چەتەگەری کورد و کایەتی بە ڕۆژنامەنووس و پەروەردە و ئاین و بیرۆڕاوەکان نەکردووە، نەفرەت لە بکوژانی مامۆستا هێرش و نان و ئازادی. ئەمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک کۆبوونەتەوە دژی ئەو دوو دەسەڵاتە یەکێتی و پارتی دیانانەکەن ئەلێداکەوە بڕوخێ دەست بڕوخێ گەندەڵ بڕوخێ یەکێتی و پارتی. ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لە خۆشاندان دژی ئەو گەندەڵان کارانی کوردستان و چەتەکان و مافیاکان کە 30 ساڵە بەرهەمی ئەو وڵاتە خۆن و خەدر لەو میلەتەکان بڕوخێ جاش بەزالی بڕوخێ تاڵەبانی. بەڕاستی یەکێتی و پارتی دزن، مافیان، گەندەڵن، خوێن ڕێژن، 32 ساڵە حکمی جگە لە دزی و گەندەڵی هیچ شتێکی تر نازانن. بەڕاستی دزن، گەندەڵن، بڕوخێ دز بڕوخێ یەکێتی و پارتی. نەفرەت لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، نەفرەت لە پارتی و یەشێتی بڕوخێت ئەو دەسەڵاتە گەندەڵە بڕوخێ. لێرەوەمانەوە پەیامێک بگەێنین کە خوێنی و شەیدانە بە شێوێک لە یاد ناکەین و پەیامی خۆمان گەیاندۆتە حکوومەتی بەریتانیا تاوەکو لێکۆڵینەوە بکە لەو کەسانە لەو چەکدارانەی کە بوونەتەوەی تیرۆرکردنی ئەو ئازادی خوازانە، ئەو دەنگە ئازادانە، ئەو مامۆستایانە و ئەو چالاکوانەی کە لە کوردستان بوونەتە قوربانی. لەگەڵ ئەوەشە ئێمە پشتگیری تەواوی مامۆستایان دەکەین لە هەرێمی کوردستان بۆ داواکردنی مافەڕەواکانی خۆیان، بۆ دژایەتیکردنی هەموو ئەو گەندەڵیانەی کە هەیە لە کوردستاندا کە یەکێتی و پارتی دەکەن بەرامبەر بە هاوڵاتیانی ئازادی و مامۆستایان. دەسەڵاتی کوردی لەسەر سیاسەتی خۆی بەردەوام بێ، ئێمەش هەمیشە بەردەوام دەبین لە تا ئازادی و داوای مافەکانی خۆمان دەکەین دژی خاکفرۆشتن و دژی گەندەڵکاران، دژی ئازادی، دژی چالاکەوانی بابینان. ئەمڕۆ بەرواری 2023 باوکو ئەندامان و چالاکوانان لە ڕێکخراوی داکۆک هەستاوین بە ڕێخستنیگرتبوونەوەیەک لە شەشەمین ساڵیادی شەهیدکردنی مامۆستا هێرش شەهیدی نان و ئازادی لە شاری بەرمینگام. باراناویەکە ئەمانەی پەیامی خۆمان بگەێنین بۆ ئەوەی مامۆستا هێرش کە لە ساڵی 2007 بەبێ تاوا شەهید کرا. ئێمە لەم جوانەیە کۆ ئەبینەوە کە هەرگیز ئەیسەلمێنی کە شەهیدەکانمان لەبیر ناکەین. ئەمڕۆ وەکو چالاکوانێکی سیاسی بەشداریمان کرد لە شەشەمین ساڵیادی شەهیدکردنی مامۆستا هێرش. مامۆستا هێرش کە چالاکوانێکی سیاسی بەتوانا بوو لە هەرێمی کوردستان و بەدەستی ناعەزانی سەگدارانی دەسەڵات تیرۆر کراوە تا ئێستاش بکەرانی ئەم کارە قێزەونە دەستگیر نەکراون. ئەوش دەرخەری ئەو سەلمێنەری ئەو ڕاستیە کە لە دەسەڵاتدارانی کورد لە پشت ئەو تیرۆرکردنی مامۆستا هێرشن و دادگا باڵاکانیش لەژێر سێبەری دەسەڵاتداران و ئەزمدا دانێ و کارە تیرۆرسی دەکەین کە بچۆشتیمان لەلا بە مامۆستایش و هاوڕەکانی کرا و تیرۆرکان بۆ کورتکردنی ئازادی و مافەکانی مرۆڤ. ئەمە وەک چالاکوانێکی سیاسی لەگەڵ ڕێکخراوی داکۆک گل بوون و داکۆکی لە شەهیدکردنیش مامۆستا هێرشەکەین و تێدیشی بە حکوومەتی پارتی یەکێتی گەندەڵ و کۆفرۆشکە لەلایەن ئەمانەوە 6 ساڵ بەر لە ئێستا شەهید کرا. ئێمە هەموو ڕۆژێک مامۆستا هێرش لە دڵمانەوە یادی ئەەکەینەوە، بۆیە ئەو بەڕێزە هەتایە ناوی بڵندە و لەناو چەسانی باش و لەناو هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان ئێمە یادی ئەەکەینەوە ئیدانێ و کارە قێزەو ناکەن، هیوادارین دادگا کاری خۆی بکات و ئەو کەسانش دەستگیر بکاتەوە تا ئێستاکە دەستگیر نەکراوە. کەرە گۆپاڵی زێر و تەڵابێ قامیشی شەکر لە جیاتی جای بێت جوگرایل بێت و بێتە مەیتەری دەسەڵاتی کوردی قەت تەرکی ناکات ڕەفتاری کەری. 12 بەرژاوی خۆپیشاندانمان کورا بۆ یادی مامۆستا هێرش و هاوڕەکانی کە دژی گەندەڵی یەکێتی پارتی دژی دەسەڵاتی مافیا
بڕوخێکێتی پارتی بڕوخە دەسەڵاتی ئیدانەی ئەو کارە تیرۆریستیە دەکەین بە هەموو شێوێک هیوادارین تاوان باران بە سزای خۆیان ئەم هەموو گەنجە کە لێرەیە ئەم هەموو گەنجە تاکید بە ئاوارەی دەستی ئەم دوو حیزبەیە و بۆیە ئەمڕۆ کردمانە بە ڕۆژێکی ڕەش ئینشەڵا پشت بەخوای گەورە ڕسوا بن ڕسوا ئەم هەموو گەنجە کە تۆی بینی باوەڕکە لە دەستی ئەوان ڕایان کردووە و بۆیە ڕسوا بن ئینشەڵا پشت بەخوای گەورە ئەڕوخێت بڕوخێت دز و مافیا بڕوخێت دز و مافیا ئێمە ئازادیمان دەوێ 30 ساڵە حکوم دەدەن هیچ مافێک نییە لە کوردستان نە لە عێراق هیوادارم یاسا بگەڕێتەوە بۆ وڵاتمان بڕوخێ بڕوخێ ئێمە وەک چالاکوانانی سیاسی ئەمڕۆ لە بێرمینگام لە یادی شەهید مامۆستا هێرش کۆبوونەوە و لەم جەوەدا دژی دەسەڵاتی یەکێتی پارتی و حکومڕانی ئەو دوو بنەماڵەیە لەبەر ئەوە ئێمە داوای ڕوخانی ئەو دوو بنەماڵەیە دەکەین بڕوخێ یەکێتی پارتی بڕوخێ و نەمێن ئینشاءالله شەهید هێرش یەکەم کەس نییە کۆتا کەس نابێتەوە ئەم دوو دەسەڵاتە لە تاو مانەوەی خۆیان ئامادەن هەموو کەسێک لە ناو بەرن داوای لە کوسوگەری ئەم وڵاتاناکەینکەوە بێنە جواب لەسەر ئەم خەڵکە دژی گەندەڵەکانیان ئێمە هەر خۆ پیشاندان دەکەین و کۆ دەبینەوە بڕوخێ دز بڕوخێ یەکێتی و پارتی ئەمڕۆکە لەو جۆبارانەدا هەڵساوین بە ڕێخستن بۆ بەرزکردنەوەی یادی شەهیدانی ڕێگەی نان ئازادی ماف شەهید مامۆستا هێرش شەهید مامۆستا جیهان شەهید مامۆستا هۆشیار عەبدوڵڵا داوا لە کۆمەلگەی نێوەڵەتی و UN دەکەین بە جدی کار لەسەر ئەو کەیسانە بکەن چکە ئەو کەیسانە بەلهەم بەلا ڕێدا بردراون دەبێت دەسەڵاتی شکستخواردی کوردی ئەوە باش بزانێت کە شەهیدکردنی مامۆستا هێرش و شەهیدانی قەڵەم سۆرانی مامە حەمە و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی وەدات حسێن و شکوریێڕێکانی و شەهیدانی حەبەی شوبات و شەهیدانی دواتر کۆتایی بە دەنگی دلێر و بوێری ئازایی ئەو شەهیدانە نایەت. بەنای خۆم و ڕێکخراوی داکۆکەوە هاوخەمی خۆمان بۆ کاکە شۆڕەش و کە سوکاری هەموو قوربانیانی ساڵی 2017 دەردەبڕین و بێ هیچ و گومانێک لە قوڵایی دڵمانەوە پیان ئەڵێن ئەو برا ئازا و ئازیزانە کە لەلایەن تیرۆریستانی یەکێتی و پارتیەوە تیرۆرکران برای ئێمەشن و ئێش بە ئێمەش گەیشتووە ئێمە هیچ مافویاسایەک نییە هەتا کوێستەکانە کێسەکەیدا نەخراوە کێسەکەی هەر بە زوندی تمایەتەوە بەڵام داواکارین بنەماڵەی یەکێتی و پارتی لە ناو بچێت چونکە ئەوانە هیچ مافێک و یاسایەکی میلەتیان نەداوە بەداخەوە تا ئێستا بکەرانی دەستگیر نەکراون و ئێمە بە توندی ئیدانەی ئەو هەڵوێست و تون و تیژی و گرتن و کوشتنانی حکوومەتەکەین کە دەرحەق بە ڕۆڵەکانمان و تاکی ئەو کۆمەڵگایەکرێ. سپاس بۆ ئێوە سپاس بۆ داکۆک لە پێششتا بە خێراتنی ئێوە دەکەم بە خێراتنی ئەو خەڵکە خۆشەویستە دەکەم بەڕاستی ئەوڕۆ خەڵکێکی بێشمار لە شاری مانچستەر خڕبوونەوە بە بۆنەی یاری شەهید مامۆستا هێرش کە 6 ساڵ تێرە پەڕێ بەسەر شەهیدکردنیدا ئێمە لەو ڕۆژەدا درود بۆ ڕوحی شەهید مامۆستا هێرش دەنێرن و پەیمان نوێ دەکەینەوە کە لەسەر ڕێبازەکەی بەردەوام بین و نەفرەت و ڕوڕەشی لەو دەسەڵاتە دەکەین کە دەبێتە هۆی شەهیدکردنی قەڵەم و شەهیدانی نان و ماف و ئازادی ئێمە لەو ڕۆژەدا دەمانەوێت ئەوە دووپات بکەینەوە هەر وەک سەرەتای ڕۆژەکان کە ئێمە سوورین لەسەر داواکاری ئەوەی کە بکوژانی کەیسی شەهید مامۆستا هێرش بە سزا بگەێنرێن کە ئێستا بە ئازاری دەسوڕێنەوە.